بە جوانی خۆی دەنازی بە عشقی چاوی بازی هەوڵ دەدەم بێتەلام کە تێعینادە و نابێ ڕازی من ئەمڕۆ دڵخۆشم لە پرۆگرامی تامی سەڕێگا لەگەڵتانم یەکێک لە جوانترین پرۆگرامەکانی تامی سەڕێگاتان پێشکەش دەکەم لە شارە جوانەکەی هەولێر. ئەوەی بە هەم بینەرەکان دەڵێم ها دەڵێ میتون سێ پیار کردی؟ هەدی سام تشر ما قال لي لو كانت في دوري خياتي تروح خذ فيها خياتي بمزاح هو في شله بود حتى اسلام ورزان سخوارنك بحياتي بابد نديت يا ديني ولد اخوان ما يرداك ما قبلينا اي لمالي اما قال مقتال يدني ودري تلفزيون اشتار ببي البنات شتی زۆر جوان و کەون و کوردەواریان لێرە دانیاوەتە گەر هەر گەشت یارێک بێتە ئێرە بە کلتوری کوردی ئاشناوێت. شەیما لە کەباب خۆی ڕادەتە کۆتکۆ. دەمەوێت باسی مێژووی دێرینی شاری هەولێر لە سەرەتای دروستبوونی چاوەکو ئەمڕۆ بکەم. ئێرە هەولێرە پایتەختی کوردستانە. تامی ڕێگا ئەمڕۆ لە هەولێر لەگەڵتان دەبێت بینێرم بن. بجوانی خۆی دەنازی باشی چاوی بازی بجوانی خۆی دەنازی باشی چاوی بازی هەوڵ دەدەم بێتارم هەوڵ دەدەم بێتارم ئینادە و نابێ ڕازی لێرەمە لە هەولێرێ دڵدارم لە خۆشەویستان هەر لە ناو گەڕێکی تەعجیل پێم خۆشە خاوەن دوکانێکیش بدوێنم بزانم. سەلام عەلەیکوم. باسی ماما حاڵتوە تەندروستی باشە؟ هەموو شت باشە؟ الحەمدولillah هەموو شت باشە. بزانم ڕۆژانە چ دەکەن بە چێوە خەریکن هەر خەڵکی هەولێرەی؟ بەلی هەر خەڵکی تەعجیلی وەنیا؟ خەڵکی ئێرە مەحەلەی عەرەب معل ئەو دەکۆنەوە چایخانەت هەیە لە کێوە دەست بەو ئیشە کردووە؟ ئەو چایخانە بەخۆی لە هەفتایەکان هەبووە. چایخانەی مشکۆ؟ چایخانە نا باوکی سامی ئەوە تەنزدار مشکۆیەوە قەدیمە بەخۆی نەرمانشان لە هەفتایەکان هەبووە خۆی چایخانەی جابی ئەم لێرە نەبوویمە ئەم لە هەشتایەکان مامعە بدەوە خوا ئەفریقا نەمایە ئێستا ڕسمەکەی لەوەیە ئەو چاخانەی دروست کردم لەگەریشم کرد چاخانەی خۆمان هەبووە مال لە منطقەی دیهاتە کرد کە نەماتم لەگەریشم لە هەشتایەکان لەگەری بزانم ستان هەیە خواردنی بەیانیان ئەوە خواردنی بەیانیان ئێستا و چاخانەیە مەشهورە بە خواردنی بەیانیان ئەنێ بەیانیان شۆربای نیسکە نۆکاوە مەخلەمە هێلکە و ڕوونا سەرتوێژە قەیماغە ماستە پەنیرە لۆرە و تەحین و جیز و هەنجیر زۆر خاصی لەسەر نانی بەیانیان هەیە خەڵکەشی زۆر ڕوو لە خواردن دەکەن خەڵکەشی زۆر ڕوو دەکە بەس بە تایبەتی لێرە عەرەب ڕوو تێ دەکە زیاتر یعنی مشتری مەدەتانە بڵێم سەدان هەفتا و پێنجی عەرەبە یعنی ئەو بازارە ئێرەش ئەگەر عەرەب نەبیتن بە فندق و بە مەطعەم و چایخانە هەموو دەبێت قەپاکە ئێستا خاستن ئێستا واتە کورد کەمتر دێتە کەمتر دێتە لۆ بەیانیان ماڕی هەیەیان واریداتی نییە کوردێتن لێم نایە دێتن بەس وەکو عەرەب نییە عەرەب ئێستا تورکیە وچگوت ئیرانی ئەوان نای ناخۆن نانی نا لەبەرەوە ڕەزیلیشن پارەی سەرم نەکەن نە تورک نە ئێرانی نە سووری بە تایبەتی بەس عەرەب نەکار قسەی من هەموو خەڵک هەموو بازار وەدەرە پارەی زۆر سەر دەکەن لە هەموو شتێکی ئەخر باشیشیان هێلوێت باشی خەیلی ناکات ئێستا تورکیش هەیتی احتیمالە دێن تجارت دەکەن شێ بەس دینار سەرف ناکە بەس پارەی دەبەن تورک سووری ئیرانی دێن بەس پارەی بەس عەرەب دێ پارەی سەرف دەکات فەرقیە باشە شێفی تایبەت بە خۆتانتان هەیە گەر نۆکا و لەمەوە شتانە دروست دەکاتن باش سەعات چەندە تا چەند دوکانتان لێرانە لە پێنجی بەیانی کراوەیە هەتا مەغریبێ هەموو ڕۆژە پێنجی بەیانی حازرە خواردنەوە هەتا مەغریبێ بەخۆی زیاتر لێران هەتا ئەو چاخانە مەشهورە بە خواردن
خەڵک لە مەکاری دێتە خوارێ سوێنان دێتە تشتان ئێرە زۆر خۆشە. خواردنی بایانیشمانیمە خەڵک باز دەکات لە فندقی باشە ئەمنیش تاقی بکەم و باس بکەم دوایە. بایانیشم بەسەرتا لە فندقی هاتێ دەرە پەنجانەوە خواردنێ مەفتوح هاتێ لێرە نانی خواردیان دەرە ئێرە خۆشە. تامی ئەو خواردنگانە تامەکی جیاوازتری هەیە لە زۆر جێی دیکە. خاستە نێرە شعبی شەمەند خواردنەکەمان شعبیە خەڵاتی لێ نێزیکە یعنی غەریبە زۆر و دیکە هەیە هەولێر و تعجیل و ئەوانە و تایبەتمەندی خۆی هەیە. جا پێ خۆشە دابنیشم لێرە نانێ خۆشتان لەکەم. بەسە چاوداگەشت. زۆر سوپاس. عزیزانم لەگەر لە گەڕێکی تعجیلم دەمێنانێکی سبەینەی زۆر خۆش بخۆم بێ هەموو لایەک ناخۆش لە گەڕەکێکی زۆر کۆنی هەولێر خواردنێکی سبەینەی زۆر خۆشیش تاقی بکەینەوە بزانین چمان لە بۆ دەینن چاوەڕێ دەکەم. بێ هەموو لایەک ناخۆش بەڕاستی سفرێکی زۆر جوانیان لە بۆماندانە دەستیان خۆش بێتەوە لە بۆمەیە عافێت دامێت بێ هەموو لایەک ناخۆش وە بزانم نانی گەرمیشمان نەوەکەوە نانیان نەهینە هەشەرمەزار بووم هەندی برەمەوە نانیان لە بۆم نەهینە کوڕەکاکە دەئەتوو بڕۆ لە بۆمان بینە ئەی وەڵا دەست خۆش بینانی بە تۆ بزی چەند خۆشە دەستان خۆش بیتن بێ هەموو لایەک ناخۆش ئەجا تەبعەن یەکەم جارمە چەندە خەرچی هەولێرێمە بەس یەکەم جارە بێم لە تعجیل دابنیشم ئاها نانەکەی سبەینەی زۆر خۆش بخۆم بێ هەموو لایەک ناخۆش نانەکەی دەخۆم لەو گەڕەکە جوانە و بەردەوام دەبم. عزیزانی من ئەگەر بێت و باسی هەولێر بکەین بە دڵنیاییەوە دەبێت باسی قەڵاش بکەین کە قەڵا مێژوویەکی زۆر کۆن و دێرینی هەیە لە شارە جوانەکەی هەولێر. ئەگەر باسی قەڵا بکەم قەڵاتە پۆلکەیەکی بازنەی خرا نزیکەی 500 خانووی تێدایە. قەڵای هەولێر ئەو جێگایەیە کە سەرچاو مێژوویەکان دەڵێن ماوەی 6,000 ساڵە ژیان تێیدا بەردەوامە و کۆنترین ناوچەی ژیانکردنە لە جیهاندا کە تاوەکو ئێستاش هەر بە زیندوویەتی ماوەتەوە. قەڵای هەولێر لە ناوجەرگەی هەولێرە و قەڵای هەولێر ڕوبەرەکەی 110,000 مەتر دووجایە و لە ناوەندی شاری هەولێرە. ئەم قەڵایە کۆکەرەوەی شارستانیەتەکانی سۆمەری و ئەکەدی و بابلی و ئاشووری و فارس و یۆنانی و ئیسلامی و عوسمانیەکانە. لە مێژووی خۆیدا قەڵای هەولێر چەندین جار ڕوبەڕووی هێرشی دوژمن بۆتەوە و بەڵام هەروەکو خۆی ماوەتەوە بۆیە قەڵای هەولێر بە قەڵای هۆلاک و بەزێن ناونراوە. قەڵای هەولێر لە ساڵی 1914 لەلایەن یونسکۆی سەربەرەتەوە یەکگرتووەکان خرایە لیستی کەلەپوری شوێنەوارە جیهانیەکان.
زندكم بوم ناجيلي لرما لا روليري دغدارم لا روليري اینجا خۆشەویستانم هەر لە ناو قەیسەری هەولێر شوێنێکی زۆر زۆر تایبەت هەیە کە بە تایبەتی لانک و فەرش و ئەو پێداویستیانی کە لە دار دروست دەکرێت لێرە بەدەست دەکەویت لانکی زۆر زۆر جوانی لێ ئەگەر منداڵتان ببی و خۆتان بیخەنە ناو لانکی یاخود فەرشە و تیرۆگ و کوڕە چوزانم ئەو شتانە هەموو لێرە بخۆیان دروست دەکەن واتە هەموو شتێک لێرە بەدەست دەکەوێت شتی زۆر زۆر فۆلکلۆری و جوانی لێیە. عزیزان پێم خۆشە بچمە لای دوکانێکی ئەو شتە جوانانە خاوەنەکەی بدوێنم. سەلام عەلەیکۆم. باشی کاکە؟ یا ئەڵڵا دەریج نەبمەوە بابێمەکرێت. تەندروستی باشە؟ سەلامەت بی بەخێر بێ سەرچاوە. زۆر سوپاس دەکەم یاخوا ئینشاڵڵا قەت خراب نەبی هەر زۆر زۆر باش بی. سەرچاوم خێر زۆر سوپاس دەکەم. زانم ڕۆژانە چ دەکرێت و بە چیەوە خەریکی؟ ئیشەکانمان وردەیە یعنی داروبارە ئیشی نەجاری دەکەین تەختە دروست دەکەین فەرشەی پێچکەکانە دەکوتین ئەو گۆسکانەیە ئەوانە تازە لە بۆمان هاتیە ئەو شتانە زۆر زۆری لە دەرەوە لە بۆمان دێتن لە ئێران لە بۆمان دێ ئەندەنووسیا مالیزیا تورکیا ئەو دەوڵەتانە سینە شتی خۆمان وڵای حازرەکە بەس قالبی کولیچەیە تیرۆگە ئەو شتانەیە خەڵک ئەو وەختی دەبا زۆر ئەوە زۆر باشتان هەیە لێرە بێجگەلا تە لە مشکمان هەیە مشتی دەگری مشکمان زۆرە مشکە جورجە دەرێ لە فەڕەنساوازی لە مشک و جورجی هیناگۆچی تاو ینی پێی کۆنتترۆل نەکرا زۆرە مشکی لێ بەخوای ئەو ماوەی زۆر بوو ئەو سەبەتانەمان لە بۆ هاتیە تازەیە سینی ئەولوت باشە هەموو پێکەوەڵی قسەیتی شتەی جوانە ها زۆر کوردەواریە دەفەمان هەیە ئەوە مادەیە ئەوەش دەفەیە ئەوینی مادەینانی پێ دەلێن ڕفێدەیە مادە دووسێ ناوی هەیە ناتەواوە فێدەی پێ دەلێن مادەی پێدەن ئەوەش ڕەوڕۆیە ڕۆڕۆی منداڵانی پێ دەلێن سەبەتینانی قەدیم خەڵک بەکاردێنیتن ئەو شتانیان هەیە لان کە لانشی منداڵان بووکو لە ئابۆ شتیوە گەورە ناوەڵاهی ئەوەمان نەکردیە زۆر کەمە شتیوە هەیە خەوان جوملەیە کە لۆ گوندەکان ببن ئەمن تقریبان 12 ساڵە لێرەما ئەو وەختی بابم لێرە بوو بەس ئێستا برایەکانم بوو ئەو ئێستا بەخۆم هاتیمە زۆر زۆر باش تەکەم دی لێرە گوتم بزانم ئەو شتەچی هاوی ئەوە هەویر و شتوا لە ناو پاندەکەنەوە خۆ هەوی پاندەتۆ بۆی لە بۆ لە حمل عەزین و لۆ پیزا و ئەو شتانە بەکار باشە نیە شتێکی زۆر باشە خەڵک زۆر بەکاری دێنی وڵای شتی جوان خاوێن بەیانە تەن ئاسان کاری کرا لە بۆ ژنان ئەوە تیرۆژی خۆمانە ئەوە ئی هەولێرە یعنی کوی هەولێرە لێرە دروست دەکرێت لێرە دروست کرایە ئەو جەنەو عەچی دیکەشی هەیە تورکیەکە زۆر جوانترە ینی دووسترە و ئەوە وەستایەکان ئێرە ئەو هاە لێرە هەرزانتریان گران هەرزانترە بڵێ تاوان شتە بڕ هەرزانتر بێ لێرەش زۆر زۆر سپاس دەکەم زۆر بەخێر بێ سەرچاوان بەخێر هاتن دەست خۆش. اینجا عزیزانم هەر لەناو بازارە قەیسەری قاوەخانەیەکی زۆر زۆر جوان هەیە و وابزانم کۆنی شاپ جا پێم خۆشە بچم قاوەیەکی زۆر زۆر خۆش خۆم بێ هەموو لایەک ناخۆش. سەلام عەلەیکۆم باشن ئەحواڵتان کوا؟ وەڵڵا باشم وەگۆکوونە دانیشم مینۆتان هەیە چتان هەیە؟ باش کاکە سەلامەت بێ بزانم چتان هەیە با قاوە چی خۆش بخۆم بێ مەلات؟ باش قاوەتان هەیە؟ ئەزات ڕاوەستە با پێ بڕ ئەم زۆر بلادێرە قاوەی نیمە دەمێ قاوە چ بڕە شیرن و خۆش بخۆم. قاوە چکولێتی زۆر خۆش دەیەوە چکولێتی
باش دادەنیشم بزانم قاوەی چکولێتی تامی کووە باشی ئەحواڵتخوا تەندروستی باشە بەڵێ بەڵێ ئەنای بەڕێز ئەمە ناو سالارە بە سەی سالار ناسراوە بە سەیدن سەی سالار هەر سەیدە بزانم ڕۆژانە دێنە ئێرە ئەچوو قاوەی دەخۆن بێنان دێن بەڵێ هەموو ڕۆژێ هەموو ڕۆژێ دێن هەموو ڕۆژێ دێ بەچێنێ دێ لەگە برادێرەکانت دێ وڵا بەتەن دێن بەس برادەرەکان هەمیان لێرەن لێرە دەکەین تایبەتمەندی خۆی هەیە قاوە خواردن وەنیە زۆرە قاوەی زۆر لاخۆشە بەخۆی من ئێستا ئەکسپرسۆی دەخۆم زیاتر ئەزمە ئەکسپرسۆیە بەخۆی بەخۆی قاوەی عەرەبی خۆشە بەڵام ئێستا فێری ئەکسپرسۆ بەخۆی ئەم بەگشتی برادێری قاوەی نیمە برادێری شتی تار نیمە نا ئێستا من قاوە مەسەلەن دەی تامی خۆشتر لە چاوە بەس بەخۆی چاش زۆر خۆش ئەم زۆر برادێری چاویمە چای تار کورەنە ئەوڵە شیرن پۆشە کرد چ دەکەن ڕۆژانە بە چی خەریکەن بەخۆی ئەمە دێن ساعتێک لێرە لەگە برادران دادەنیشین و تاوەشی لە خۆین دوای شارێکە لە سینە دویش خۆمان باشە بەسەر هاتێکی خۆش لێکی خۆش ڕووی دیار لەگە برادێرەکانتان حتمەن هەڕووی دیار بەس ئێستا دەری لێ لە وەختێکم لەبیر نییە بخۆی قابل ینی ئەمە سەروی 55 سال قابل ینی خۆش و ناخۆشیمە زۆر بە دڵنیایی و بە تەکید بەس زیلی مامە زیاتر ناخۆشیمە بینیوە چکەمان دوو دێ زۆر ناخۆشیمە لە هەشتەکان و لە نوهەتەکان ینی ناخۆشیمە زۆر میلەتی کور هەمووی ئەو دەردەسەریانە دیتیە زیلی شێستەکان ینی بەڕاستی ئیلاگی زۆر ئاشت بەسەر هاتەکەم لە بۆ باسکە و جەخۆش بوو ناخۆش بوو وڵی نازم بەسەرا زۆرە بەڵام نازم لەو دبەی وش خۆت گوتی بە بیرم نێت دەستەکان خۆش بیتن زۆر زۆر سپاس دەکەم باشەی دەمتان خۆش نییە ناوڵ بێ باسی وێ هێمەکە ناوڵ لە خۆز گردەنگمە خۆش بە دەستت خۆش بیتن زۆر زۆر سپاس دەکەم ئەو قاوەکە شیرنەوە نییە شیرنەوە تاری خۆشە وڵی قاوە یعنی تار بەخۆ برادەری تارینی مە نازانم چ بکەم پێم ناخرێ کاکە وڵی ناسام زۆریش لە خۆم بکەم بەس هەدەمێ فێر بم موسەقەف بووم بەس موسەقەف ناوە ئەوە شیرن بوو نییە؟ ئەوە شیرن بووم خۆش خۆشە لێ هەموو لایەک ناخۆش زیاتر ئەکسپرسۆی دەخۆی لێرە دەرەوە لە مالیان لە مارە برادر شتی قاوەی عەرەبی دە قاوەی عەرەبی خۆشە قاوەی عەرەبی خۆش ئێستا زانشی ئەوە بەشی 20 کەسی دەکە قاوەی عەرەبی ئەوەندە تارە ئەگەر قاوەی ئەسڵ ئەدە چیمە بەدەست دەکەی مەسەلا ئێستاش خەڵکی مەسەڵ بۆی دەبرژێنی دەکوتی ئەوانی دەبرژێن و دەکرێ ئەو دەکرێنی بەێ بەێ لێرە شەیە قاوەی عەزڵ هەیە عەرەبی زۆر باشە وڵای بە قاوەکەی بخۆمەوە دەستمە لای پێدرم زانم چەند زۆر قاوەیان هەیە و چیان هەیە و چیان نیە کاکە دەستەکان خۆش بیتن نانیشە بەس ئەوە لە تو هینای ئەوە شیرینە بڵێ پێدرێ لاتێ ئۆز گلەیم کردگۆتم قاوەکە زۆر زۆر شیرن نییە دەبا ئەوش لێرە بخۆم خۆتم شاو گرە جوانیان کردی ئەو گوریان دڵە تولیفی پێدەرێن ئەی هاوەر هەرۆلو هیچ نازانم بەڕاستی خۆشە زانم ئەوە لە چێک فێر بێ هاوم قاوە خۆشەی دروست بکەیت ئەمێ تقریباً 22 سال ئیش دەکەم دو ساڵە لەسەر قاوەی ئیش دەکەیت باشە ئەوڕۆ بەڕاستی مەدەلەکەمە نییە دەبی ئیشێک دایرە تاوا بکەم ئینشەڵڵا ڕۆژێکەکە بزانم چەند زۆر قاوە هەیە ئەوە نییە هیچ وەستا پێویستە ئەو مێکینە ئەوە هەلم پێدەرێ ئەوە ئاو گەرم ئەوە ئێسپرسۆ پاشی هەر کەیفی کۆت دەتانی گەمێ بکەوەی گەم یعنی ئامێرەکە و سێ زۆر کوڕزانم دەستی پێوێ و بەڵێ شەرتی نییە بەس ئەوەکەوە عەرەبی تورکی ئەوە بژماردین بەژمار هەیە ئەوە بژماردین نییە بەژمار هەر کەیفی کۆت بەخۆت یعنی بۆ دەکەی بکتە ئێسپرسۆ و نازانم بەزەبەت باشە خەڵکی چێن دەریێتەوە خەڵکی هیندستان خەڵکی هیندستانی دە ئەمن قەدیم زۆر حەزم لە فیلمی هیندی ئانەوە لە تەمەشانەکەم هەندێک بە هیندی قسەم لە بۆ بکە بڵێ بەخێر بێن سەر چاوم देला क्या बोलूं कुछ बोलने का है नहीं जो भी है सब सही है ठीक चल रहा है फैमिली के साथ में हूँ
ئەزراوە ئەمن بۆتیات چای باشە ئەمن دوسێ کەلیمەی هەندی دەزانم بەڵێ نەهی لا وەڵی شتێکی کەس یەکی دیش دەزانم بەڵێ ئەوەی بە هەم بینەرەکان دەڵێم ها دەڵێ میتون سێ پیار کردی؟ هەدی ئەیانی تە لێگەرەوە نانە بڵێ بەرۆشەکردی بە بینەرەکان بڵێ بە بینەر بڵێ بە بینەر بڵێ ئەوە مەقسەدەکە جودایە لێگەرێ باشتر ینی ئەنیێم لە تو خۆش لێوێ تاو ئەزی لەوەت نەبوو خۆ قسەی خۆشی قسەی ناخۆش باش نییە وڵە زۆر باشە من خەرکم خۆش لێ باش نییە قسەیە قسەکی زۆر باشە کەس نەزات نەهینای کەس نەجات نەهینە وڵە ئەم نەجاتم هینەیە گۆرانی هندیمان لە بۆ دەرێ خۆ بەڕات وڵی زۆرم پێ خۆش دەبێت ئەدەستی مەسەر ئەمش گۆرانی بێ دەزانی ئەو قڕەر بۆمان نارێ والله خۆ زۆر حەزم لێگەر لە بۆم برێن مەمنون چانم مەمنونی نایە لۆشمان نارێت دەستت خۆش بیتن بەس وڵی دەزانیت کامیان پێ خۆشتر بوو ئەویان پێ خۆشتر بوو زۆر سپاس دەکەم دەست خۆش بیتن زۆر سپاس دەستی توش خۆش بی عەفوەن زۆر سپاس دەکەم دەستەکان خۆش بی و دانیشە بەخێر زۆر مەمنون زۆر سپاس دەکەم اینجا عزیزان هەر لەناو بازاری قەیسەری وەکو دەزان قەیسەری کلاش فرۆش و جلکی کوردی و ئەوانەی زۆر لێنجا پێم خۆشە بچمە کنە و پێراوە تاکەوتاکانە سلام علیکم باشی کاکە حاڵ تەندروستی باشە الحمد لله سپاس دەکەم بەڕێز الحمد لله دانش میوانی ڕادەگری بڕۆ برێەوە هاتێ ژۆرێ ئەو دەرێ میوانی ڕادەگری خێر بێن سەر زۆر مەمنون سپاس دەکەم بزانم ڕۆژانە سەعات چەند دوکانی دەکەنەوە هەتا چەند والله بەیانیان عادەتەن ئێستا هەشتنی لە بۆ نۆ دێن هەشتنی ویسێنە لە بۆ نۆ لە بەرەوەی پێشان عالم زۆر زوو داهات بەس ئێستا گۆڕایە وڵات دەش بازارتەوە نابتەوە خۆ بەڕاستی ئەوجا من بەخۆم خەرچی هەولێرێمە ئەو بەرنامەکەشم لەسەر هەولێرە سبەینێ زوو ڕۆژ هەر نەهاتی هاتیمە بەرنامە بە فێنسەری دەرمە و خەریلو نهاتێ تا سەعاتدا دەونیویش تەواو نابتەوە بازار پێشان وانە بوو هەشت خەرک داهات بەس ئێستا نا ئێستا وایە عالم دەنمی و خۆ ئیستراحەتی خۆی باشە بزانم باسی کلاشەکانتم لە بۆ بکە لە چێن دەردەینی ئی کوردیە لە دەرێ دەینی وڵا کلاش بەخۆی طبعا هەورامیە بەڵێ منطقی هەورەمان دروست دەکرێت لە تەوێڵ و بیارە و لە هەورەمانی ئێرانیش بەس لەبەرەوەی ئێران پارۆمارەی شکای ئێستا باشە ئەگەر نا ئەوە زۆر گران بوو پێشان بەس لەبەر ئێران بە چەندێ دوو کلاش ئەو چ زۆرەکە هات نازانم یەکەم جار ئەو نەوەی ببینم بن ئیسفەنجە لە سولێمانی دروست دەکرێت ئێ لە سولێمانی دروست دەکرێت بەڵام ئەوە وشی گوتمان هەورامیە بە 35,000 ئەوەش ئەوە پەڕۆینە ئەوە ئەسڵە ئەوە پەڕۆینە یعنیش لە مەسەلە ئەسڵینە پەڕۆین و ئیسفنجی هەیە پەڕۆین و ئیسفەنج و بن لاستیق و ئەوان هەیە ئاها کامیان زۆر خۆشە لە پێکردنی لە پێکردنی بەخۆی ئەوە لە بۆ بە عمران دەبێ و بن ئیسفنجەکە و ئەو بن لاستخانە بەتەمەنن باشە زمانە گەنج و بەتەمەن و هەموو لەبەرەکە لەگەت زیری کوردی جوان زۆر زیری کوردی لەبەرەوە ئیژنانیش پێیا دەبی خوا بەڕاست وڵی ئەم زیچ کوردی لە بەدەکەم دەبێ مش قڵاکم هەبیت بکڕ نیت بانزارێ بەس دەبی دواس و چات ئەم دێمەکونا گۆداخڕ باشە پرسیارێکی دیکە لۆ کلاش تاکەڵ تاکە نازانم چاپ و ڕاستی نییە ئەلۆ هەیە ئەوە پەڕۆین وڵان گەرە لە مێژە دروست دەکرێت لەوەتی هەیە چاپ و ڕاستی نییە ینی هەر بەو نەوعی بە اعتیادیە بەس ئەوان کایتی لاستیق و ئەوکانکە هەیەکی هەموویەتی بەس پەڕۆین نیتی بەس پەڕۆینی تێدەکەواتە یعنی پەڕۆینەکە ئەسڵە و کۆنترە مهمترە کۆنترە دەی زۆر باشە ئەی بزانم بە چەندێ گرانیان هەرزانە زۆر هەرزانە ئێستا بە 35,000 پێشان بە 6,000 بوو 50 دلاری بوو گران نیە دەکات زۆر هەرزانە بەڵێ ئەگەر بە ئێران نەبی بەسەری پارەی ئێران شکایە ئێستا دەبتۆ 7,000 یعنی بەروی پارە شکایە لێ طبعا پارەی ئێران شکایە زۆر باشی دەستەکان خۆش زۆر سپاس السلام عليكم
باشن أحوالتان تندرستيان باشا سلامتي ممنون زين هي لا ساندانشم زور ممنون زور سپاستان دەکەم کاک محەممەد وەنیە کاک محەممەد خاوەنی ئەو قاوەخانەی ئەوجا پێشەوەی دەست بە پرۆگرام کەم پیان گوتم کە قاوەخانەیەکی کۆن و زۆر جوان لەناو قەیسەری هەیە زۆر سپاس دەکەم دەمێت بزانم بیرۆکەی ئەو قاوەخانە جوانە لەکوێوە هات ساڵی 2012 ئەمن وازم لە ئیشی بزنس و تجارەتینە ویشم جێیەکی دروست کەم لە خۆم دانیشم ئیسراحەت بکەم خەڵک و برادەر و دۆست بێنەکردم بۆ حکومەی ئەمنیش تۆزێک ئەوروپا و دەرێم دیتبوو قاوەخانەی گسو کەم ناو بازار و قەیسەریەکان دیتبوو ئەو بیرۆکەی لە مێشکم دروست بێم و ئێرکوانە دانش دروست کرد کە ئەو شتە لێرە نییە و ئیست بە خۆ دای بنێ بەڵێ هەستم بەوەی کرد کە نەقوسانێک هەیە ناو قەیسەری هەولێری ئەدی وەستایەکە بزانم هەندی بوو نیە بەڵێ وەستایەکەمە وەستایەکی زۆر زۆر پرۆفیشناڵە باش و هندیە ئەجام قاوەکەم خوارد گوتیانەوە شیرینترین قاوەیە لە بۆم هینە ئەم خواردم گوتم وڵای ئەو لەکنم شیرین نییە یەکی دیکەیان لە بۆم هینە دەستیان خۆش بیتن بەس قاوەکەشتا زۆر خۆش بوو ئەجا کاک محەممەد وا بزانم کۆنترین کەسیشە لەو کۆرانی ئەگەر مابن والله تقریبا ئەمە کۆنتری کەسی ناو بازار کە لە ژیاندا مابن بەڵام خەرچکەش هەیە وەکو ماری مام سەید و ماڵی سەرداری حاجی حەمید و ئەوانە جیرانمانن ئەوانیش کۆنن تقریبا لێک فترەی ژیان هاتینە ئەو قەیسەریە ئەمە باشە ئەی پێشتر پێش ئەوەی ئێرە قاوەخانە بیتن هەرینگۆ بۆیانی چ بۆ ئێرە پێشتر ئێرکوانە پێش ئەوەی قاوە هەر ئیمە بووە ئەمە لە ساڵی 2000 ئێرکوانم کڕی بەڵام پێشێنی ئەمە لە ساری 60 قسوور دوکانمان ناو قەیسەریدانا پێش هەینێش لە ساڵی پەنجایەکان دوکانمان لە سەجادەی ڕئیسی بەڵام بە بەرزادەی کە هاتینە قەیسەری برادری چوونەوەنی ئەوانش باش کاکشاخوا تەندروستان باشە لە مێژە برادری کاک محەممەدینە من کاک محەممەدی لەوانەیە زیاتر لە 30 سارە برادری ئەمەم داری بازاڕینە کاک محەممەدوانێرە مەوجود بوون 30 سار عمرەکە ئەگەر زیاتریش بیتن بوومە لە 19 ساری لە بازاری بوومە کاک محەممەدی دەناسم یعنی بە ئاشکرا پێمان دەرێ ئەمن باشە کاک محەممەد پێشەوەی ئێرە بکێ قاوەخانە ئێرە چ لێ بوو ئیشی کاری لەوازم خەیاتم دەکرد ئەلێکوانە بەجوملە خەڵکەکی زۆر داهاتە لامان ڕۆژانە لە ساڵی 2000 تا 2012 ئێکوانە پێداویستی دوورمان بوو هەم ئەو دوکان هەم دوکانەکەی تەنیشتیشی باش ئەگەر گەشتیارێک بێتە قەیسەری گەشتیار زۆر لێ دەکە بەڵێ گەشتیار زۆر دێتن مسافرەکانی عەرەب زۆر دێتن مسافری فارس دەتن ئەزنەبی و ئەوروپیش زۆر دێنێرکوانە زۆر باشە ئەی کاک شاخوانە تو هەر لێرە دوکانت هەیە چ دەکەی لێرکانە ئەگەر ئەمە بچکە بوون لە بناو بازاری قەیسەری چەمبەر و کارتۆن مابوو ئیشی بۆنمان لە کەمالیات بنین مکیات وشتیوە وردە تۆڕ ماخسانەوە پێنج لە ئەسواق سێبرێن دوکانماندانا سەر لە ئەسواق تاجەدین ئیشی جملەی بۆنی دەکەین دوکانەشکەمان لە قەیسەری لێرە ئارسانانی برام هەر لێرەینە و هەموو سبێنان لە کاک محەممەد پێکەوە دێن لە مارێ سەعات 9 تا دەلێرەمە دوایچنەوە دوکانێ و کاک محەممەد وە بزانم قەیسەری هەر کۆرانە و ناوەکی تایبەتی خۆی هەیە باشە ئەو کۆرانە چ ناوەکی هەیە ئەو کۆرانە ئەسڵ پێدەن کۆرانی کورتان دروان ئەلێکوانە هەموو کورتان درو بوون تقریبا ئەمن 5 کورتان دروم لە کۆرانەی بەبیردێ یەکیان لەوانە مام جەبرائیل بوو مام ڕەئوف بوو ئاجی عەزیز کۆیی بوو مام ڕەجەب بوو ئەوانە هەم کورتان دروو بوون لەو کۆرانەیە هەمویان تایبەت بە کورتان بەڵام پاش شخصەکان بەرە گۆڕا پاشان هەندێک زێڕینگر هاتنێکوان ئێرکوانە جێی دوکانی ئاجی مەخدید زێڕینگری بوو کۆیی بوو لەولاتر ئاجی زەمیل زێڕینگر هەبوو ئەوانش هەر لەو کۆرانەی بوون هەتا نهایەتی هەفتایەکانیش هەرما بوون ئێستاش کۆرانی کورتان دروی پێدەرێن ئەمە ئێستاش پێدەین کۆرانی کورتان دروم بەڵام خەرکانەکەیە کە تاریخی ئێرکوانەکان نەژیان نازان بڵێن کۆرانی کورتان دروان چیە لەوان دەرێن ناو تەنەکەتیەکان ناو کراش فرۆشەکان ئەوانە زۆر باشە دەستەکان خۆش بیتن چیش هەبوو لێرە ئەوە کاتی خۆی کەبابخانەکە بوو ئەگە غەرەت ئەم بەبیرم نایەوە لە تەمەنی من نییە غەرەت نەبم دوکانی ئازی عەزیزی بوو ئازی عەزیز کەبابچی باشە ئێستا نەمایە نەمە لە ماشە لە شەستەکان نەمایە برادەرێکمان لێرە بوو مام عارەب عوسمان برادەرمانە جاروبار دێتن دەرێ کەباب خوارد لێرە بە چل فلسی
کەباب و شەربەتی یەک شیش کەباب لەگۆڵ پێ دەگوم بارورە پارو لەگە شەربەتەی مێوش بە چل فلسی لێرە خواردیتم لەو ڕوکنەی بووە کەباب فرۆشی لێ بووە فرۆشی لێ بوو بە زێستانە کەبابخانەیان پێگوتی باشە کاک شێرکۆ چ دەکەی بە چێوەخەرێکی خەیاتی دەکەم باشە خەیاتی دەکەی سەر شەر ینی هەر بەردەوام باشە لە کێوە خەیاتی دەکەن ئەمە باخم لە سێوە خەیاتە لە هەفتە ساڵی شۆ دوکانە ناو قەیسەری ئەتە لە یۆلۆتان مایتەوە لە بامەوە لە بۆمان ئەومایتەوە ئێستاش هەر لەوێن دەرا ئێستا شەر لە خەر ئێستا شەر ئیش خەیاتی دەکەن ئاساییە بچینە لای زۆر باشە زۆر سپاسان دەکەم لەوەی کاتی خۆتان بە من بەخشی و زانیاری گرنگتان پێدا دەستان خۆش بوو دەچینەکەن خەیاتەکان سپاس. اینجا ئازیزانێستا لە کۆڵانی بەرگ دوورم لە هەولێر لە قەیسەری پێم خۆشە بچمە لای مام عەبدوڵڵا کە یەکێک لە کۆنتترین خەیاتەکانی ئەو گەڕەکەیە ئەو کۆڵانەیە. سەلام عەلەیکوم. وعليكم السلام بخير بخير سلامة بيا خالد بيا سلامة بيا خالد الحمد لله خواب زايد زايد باشا ان شاء الله زور باشیش دەبی و قەت خراپ نابی. زۆر سپاس دەکەم مام عەبدوڵڵا پێیان گوتم کەوا یەکێکی لە کۆنتترین بەرگ درووەکان لە گەڕەکی ئێرە لە قەیسەری. بانێ وایە. باشە ساڵی چەند زان دەستت پێ کردووە کوو بوو دەستت پێ کرد؟ لە بیدایەتەوە لە گوندی هەرتەل خەیات بووم. لە چ گوندەچی؟ هەرتەل. هەرتەل. لە ساڵی 63 دەستم بە خەیاتی کرد. 63 دەستم بە خەیاتی کرد خەیات ئەو زمانی لە گوندی بە زۆری زلی ژنان ئەدرووە. کوتەوە شعر کەم بوو هەبوو ڕاوتۆڵی شاڵ هەبوو کرد. باشە کەم زیاتر ئی ژنان دەدورە پیا و کەمتر قاچی کوردی لەبەر دەکرد ئەدی چ بوو؟ بە زۆری ئەمننی وا بووە کەوام ئەدرو کەناسم ئەدرو مەسەلا با بێم ئەو تاکەدە فەرمانەکانی بەسیمەکانی ئەوانە ما زۆر ئەدووری بۆ بووکان بە تایبەتی بوو گوندی ئەوانەمان ئەدووری بە تایبەت. باشان ئەو سەردەمەش بووک و شت هاتیتە خەیاتی کەم پیاوان لە بۆیان بدورن. بەخوا لە گوندی ڕاداتن لە گوندەشکداتن بۆ ئەوەی کەوا ئەمن ئەوتانە بۆ بدروم. خوا بەڕاست. باشە ئێستا ئی ژنان نادووری؟ ناوەڵڵا. واز دێهێنێ. لەوانەوە بیریش منە مابی. بە بیریش نەما. باشە گوتن لە 75ەوە؟ لە 63ەوە دەستم بە خەیاتی کرد. باشە 63 دەست بە خەیاتی کرد. دەبی لە کەنجەوە هاتی ئێرە. لە ساڵی لە مانجی دەی 75 ئەو دوکانم وەرگرت. ئەو دوکانە لە مانجی دەی 75 دەستت بە خەیاتی کرد تا ئێستا. لەوە دەرێ ئەوە دەخاتم هەر کرد بەس دێرە کە هاتین ئێران پاس هەفتان باڵەوە هاتینە ئێرانە ئیتر ئەوەمان بەزێ هێشتاتینە ئێرانە تا لەوە هەتا ئێستا ئەمن لێرە لەو دوکانی خەیاتم. زۆر باشە بزانم ئەو کاتی قوماشتان لە چێ دەهینە؟ چەند زۆر قوماش هەبوو؟ قوماش زۆر هەبوو لە بەغدایە هەبوو لە موتەن هەبوو معمەل سەمانتێکە هەبوو قوماش زۆر باش بوو معمەل وەفایەکە بوو لە مووسڵی قوماشی باش بوو لە بەغدا دەمان هێنا ئەو معمەلانە هەبوون قوماشی ڕۆمانی هەبوو لێرە ئەمان کڕی هەندێک جار قوماش ئینگلیزیش هەبوو لێرە کەم ئەماکری ئینگلیزی. باشە کام زۆریان زۆر باش بوو خەریک زۆر خواستی لەسەر بۆ کاتی زۆر باش بوو قوماشی معمەل سەمان هەبوو زۆر باش بوو معمەل وەفا قوماشێک بوو زۆر جوان بوو مۆشی شاڵی وا بوو. باشە ئەدی ئێستا چ جۆرە قوماشەکەیە؟ حالی حاضر وەخت لە زمانی بامنەوەتەکان قوماشی ئێرانی هەبوو. ئێستا ئێرانی دێن بەس ئەو دەست ئەوەی نم ئەو چاکەی نمایە. باشە قوماشەکانی ئێستا باشتر بیان ئەوانی قەدیم ئەم بۆ بەکار. ئەوانی قەدیم هەندێکشان زۆر باش بوون بەسا بەتابەتی ڕۆمانی قوماشی باش بوو. باشە لۆ نەمایە ئەو ڕۆمانیا؟ نازانم نەمایە ناینن معمەلی نەمایە ئەو قوماشی معمەل هەولێرە هەبوو معمەل ناسریە قوماشێکی دەرەجە یەک بوو. ئەدی چەند زۆر دوورینی قاتی هەیە ئەو زمانی قوماشی دوورینی قات کوتە و شاوال بوو ڕنگ سۆخەڵ بوو شاڵ بوو کرد وەکو ئەوانە ئەوانە هەبوو ئەوانەمان دە دووری بە زۆری ئەوە لە کۆندا ئەدی ئێستا شەر ئەوانە ئەوان هەیە مۆدیلی نوێ هاتیان کوتە و شاوارە ئێستا مۆدیلی گەنجەکان بە تایبەتی زۆری ڕنگتۆ کراسیەکانە کراسیەکانە مەسەلا وەکو ئەو دەستورانە هەیە ئەنواع عشکالیان هەیە ئەوانە ڕسمیشتان هەیە ئەوانە مەسەلا زۆر ئەوە دەست و سلەیمانیە ئەوە دەستورەکە پێ گوترێ بێخۆبتۆ بێجیرفانە پێگوتی سنەیی ئەوە بەجیرفانە هەم سنەی یاخەی کورتەچیە ئەوە هەم سنەیە یاخەی کراسیە بەجیرفانە ئەوە دەستور پێ گوترێ کۆسەتی بە کوردی پێوەتی کۆفرەتی ئەو دەستورە هەر کەسێ بە نەعاشی باوە گەنج کامەی زۆر گەنج بەزۆری ئەو دەستور سنیان ئەکەن سنەیەکەی دەکەن گەنج زۆر قاچی کوردی لەبەر دەکات زۆر
هلا والله بتابتي أجابية مثلا زواجي بكا بو يك روجي بقاتي كردي أكا از والله قاتی کوردی صد قاتی هزار زلکی دێرێ و ئەولا زۆن ترە هذا هوايا ونيا والله دەستەکە إذا أو وانا هبو إذا حالي حاضر بو تمني وكو من بزولي كنت سوال همرات خاني وكو زۆر جوان و ڕێکە راو سوغل هل بدستور أو استاو راو سوغلين بريا هل وابيتوا دام أو دستور كان أو نوعاني ئەمام عەبدوڵڵا بەچەنێ لێرە ئیش دەکەیان لا من دام بتاني أمن بتاني درماني ناكم درمانی لا بس عندك شتى مثلا كنت شوال بخم أبرم راو سوغل بخم أبرم كر بخم أبرم ئەوجە لە بۆ دوورینی جلکی ژنان و پیاوانیش بڕینەکە زۆر مهمە دخبرينك أم ديكم بس بزوري كركان شيركو أو دستوري جنزا كان دوري مظفر أو كده أو أمن أبرم أو أدوري مظفر أو باشا کاتی خۆی وابزانم بابی شت بە پارە ئەتی فێر کردیان بعزتكم لزمان شد شيء كان حكم العراقي بوشر طبعا خلق هي مثلا خوي عشاك دي أو حزبي أو بيخلها تدري وكل زمان حفتها وساري وابو خلها دري يكشتها خلتك نخو ما بو لو ناوي قادر بو بأكل أو حمتها تليبو حتى هالتلي باب جنبيو وتي أكرم بو فريخاتك والله بدو عزدنا لكن دام شوز ما قال لهم دريبهم حتى دوازدي شباتي هشتا حفتاو شستو سي شستو سام تو كشد ما قال لهم لو كاتو تدوري خياتي كرو خود فير خياتي فير خياتي بو مزاح بو بيشل لبوت حتى استا بو من حرق خياتي مكرديه دي اخويا نشتي دي كم حزنا تسقداري مكردينا او لا كردينا ايش انت خاين وباين ودخلت البجارديه بازار خم نقول يا خود استخوش بتزا باش تريستا من دالكان شدي استفاده مثلا بتابتي عائلي ما امزاكانشم قران مزاكم اشتاهن الالمان هم بوني خيال هم بوني خيال اخوان او بيش باشان لا تقول لو ما تو باخذ هذا كم فير بونو لكن ما تماشى فير بونو وتسايام ليك ايش تي باش شوريكو بيكا لو خان بردام بينا ما عبد الله دستكان خوش بيك زور سباس دكان زور خوش حالو زور ممنون سباس دەزانین زۆربەی خەڵک ئاشنایەتی هەیە بە بازاری قەیسەری هەولێر و شارەزایەتی هەیە کە ڕۆژانە بە سەدان دوکان لێرە دەکرێتەوە خەڵک کار و کەسابەتی ڕۆژانەی خۆی تێدا ئەنجام دەدات بەڵام ڕەنگ بێ کەم کەس هەبێ ئاشنایەتی بە مێژووی دروستکردنی قەیسەری هەبێ دەگەڕنەوە و دەڵێن دروستکردنی بازاری قەیسەری هەولێر لەلایەن حاجی سەلام و حاجی مەحموود دروست کراوە ئەویش پاش ئەوەی کە بۆ ئەنجامدانی فەریزەی حەج سەردانی سعودیا دەکەن و پاش ئەنجامدانی فەریزەی حەج لە کاتی گەڕانەوەدا بە شاری دیمەشقی سووریادا دەگەڕێنەوە لەوێ بازاری حەمدانیە دەبینن کە بە شێوازێکی زۆر جوان دروست کرا و زۆر پێی سەرسام دەبن بۆیە کاتێک کە ئەوان دەگەڕێنەوە هەولێر بڕیار دەدەن لەسەر هەمان شێواز دروستی بکەن کە ئەویش بازاری قەیسەری ئێستای شاری هەولێرە بەڵام بەڵگەی مێژووی دروست لە بەردەستدانیە و هەروەها شێوازی دروستکردنی بازاری قەیسەری بە جۆرێکە کە زۆر گەورە دروست کراوە و 12 دەرگای لە خۆ گرتووە و دەرگاکانی بازاری قەیسەری بریتیە لە دەرگای بازاری سیروان دەرگای زێڕنگران و دەرگای لای قەساب و دەرگای باغی شار و چەندان دەرگای دیکەش عزیزان ئەگەر بێ قەیسەری بە دڵنیاییەوە چاوت بە هەنجین و پەنیر و ئەو شتە کوردەواریانە دەکەوێت سڵاوت لێوێت تەندروستی باشە سەر چاوت مازەکەم زۆر بەخێر زۆر بەخێر بێن بۆ ئەم دەرفەتە وڵا فەرقی نییە خزم و ناسیارە وڵا پێم خۆش بۆ هەندێک باسی هەنجین و پەنیر و باسی ئەو ئێستا بکەین باس لەو خاتوجا ئێستا ئەو جیلەی ئێستا ڕێزمێ لە بۆ پێشتر ئەو جیلە ئێستا نازانە ئەو شتانە چییە ڕێزمەکەم پەنیر دەکات وەرە نازانی پەنیر چییە؟ عادی ناخۆت واللهی دە پەنیرێک لە پەنیری کوردی خۆشتر نییە بەخوای خاتوجا با پێت بڵێم جیلی ئێستا احترامن ها ڕێزم هەیە با بە غەڵەت لێم تێ نەگەن جیلی ئێستا
ئەو شتە نازانم ئەوی تازە دەرچووە عفوا ناوی بەڕێزن سید فەخرەدین هەولێری سید فەخرەدین کاک سید فەخرەدین ئەوەی ئێستا جیلی ئەندۆمی ئەوەیە بەخوای هەموو گچکۆکەیە نانا گەورەش گەورەشەو هەیە ئاری بەخوای ئێستا منداڵەکانمە ڕێزم هەیە بەخوای پەری دەری بابە مۆدی قەدیمە و شتان دەری شتی مۆدی تام چیشی بە ئەوەیە ئەو ناخۆن دەبیعاتە ناخۆن وەرە ئێستا بڕۆ بت بەمە ئەو مەطعمە تازانە دەرچۆ ڕێزم هەیە وەرە بت بەم و مەطعمە تازانە وەرزان چ خواردنەکەی بە حیاتی بابت نەدیتە دێنین وەرە دەخۆن لە ماڵی ئەمە گەرمەکوتای لێ دەنی و دەرێ تەلەڤیزیۆن ئەشتار بە بیرماناتەوە والله لە گەرمەکوتای خۆشترنی والله ینی مەبەستم لە خواردن دێ خواردنی قەدیمەکان کوردەواری ئی ئێستا ینی ڕێزمێ هەشا قەدیمەکان ئێستا پێشان ئێرە ناو بازاڕی ئەو پیاوە ماحقولەکان ئەوی مایە تەمەنیان درێژبی ئەوی کۆچیان دوایە کردیان وا بە ڕەحمەتی خۆی شادیان کە ئێستا بزانە بازاڕەکە گۆڕایە ئێرە پێشان قوڕ بوو ئەتون لە قەدیمەوە هەر لەو بازار ئەوە ئێرە قوڕ بوو ئەمان مانم لەدایک بوونم لە قەڵای هەولێرە لە قەڵای هەولێر لەدایک بوومە ئێرە قەڵاتی ئێرە قوڕ بوو ئێرە هەموو قوڕ بوو ئێرە ناو پەنیر فرۆشان بوو ئەو دیبی ناو سەفارەکان بوو مەنزەر و شتوان ئێرە چایخانە بوو ئەو تەنیشتە ئەو تەنیشتە چایخانە بوو ئەو بازاڕە ئینسانی وهای بە نرخی لێ بوو هەزار ڕەحمەتیان لێبی ئێستا نەوەکانیان مایە تەمەنیان درێژ بیتن مامم لێرە بوو سید بیلال هەبوو لەو دیوەیە ئەویش مامشم نەمایە کوڕە مامەکەم لێرێ یعنی ڕێزم هەیە بەڕاستی ئەو خواردنانە کە تو جەنابەت گوتێنی نەوعەکە بەڵام ئەو خەڵکەی ئێستا ناخۆن خواستی لەسەر کەم بوویتەوە زۆر کەم بوویتەوە ئێستا بەخۆی وەرزی ئێستا وەرزی پاییزە بەرەو زستان دەچین ئێستا پەنیری ژاژی هەیە بەێ ئەوەش خوارێ ژاژیە ئەوە ژاژیە ئەوە پەنیرە ئەو پەنیر لە ناویەکە فەرقی چیە یەکە پەنیری ژاژی پێ دەرێت پەنیری ژاژی پێ پەنیری ژاژی پێ دەرێت ئێستا خەڵک دێ لە مووسڵی لە بەغدایە لە شارەکان شێت دەبن لە ئێرە ئەو هیچ چێندەرە ئەو بخۆی زۆری کوێستان بۆزەوی دەشەیە کوێستان بەس خەڵک ئەوی ئەسلەکەیە دێتن کوێستان داوا دەکەن ئیوی خۆشترە ئەدی پەنیرەکە هیچ چێندەرە پەنیری خۆمانەی ئەو دەشتانەیە زرارەتیە و زۆر خۆشە وەڵڵاهی زرارەتی زۆر ئەوە دەینن مام ساڵن ئەنواعیان هەیە ئێستا زۆر ئەوی ینی ئاژەڵی هەبی ئاژەڵدار بیتن پێشتر هێرا نەوعەک بوو سبەینان داهاتی سەرتووە بوو قابە بوو ئێستا وەرە ماس ئێستا ئەو تام چێژەی نەمایە قەیسەری کە جاران هەیبوو وەڵڵاهی بەس لە ڕوێنەکەی مایە بەس ڕوێنەکەی مایە ئەوی دیکەی نەمایە ئارەوە بەداخەوە زۆرش بەداخەوە وەڵڵاهی ئەمش بەداخەوە مادەم دەکنەنگۆ ئەو هەیە ئێستا هەموو بتە سەرزات نبینی ئێستا خەڵکی ژانی ئەو شانەی دەخواتن داواکاریەکەی سەرزاتە ئارێوەڵا سەرزاتی زۆرە ئارێوەڵا خاتوجان باشە ئەی بزانم هەنجینەکە هیچ هەنجین ئەنواع هەیە ئەنواع هەیە باشە با پرسیارەکە بکو هەنجینی دێ لەم ئەگەر بۆرە لام وەرە لە کو بزانم هەنجینێک کە زۆر ئەسڵە و هەنجینێک ئەسڵ نییە هەنجینە سەلاجەی دیارە سەلاجەی دیانانی لە سەلاجەی دیارە ئەگەر بتەوێ ئەسلی بیتر لە سەلاجەی دیارە لەناو سەلاجەدانا دیتر سبەینێ یان دووسبەی بنی سپی بوو ئەوە شەکر ئەگەر هەر شل و جوانیش بوو ئەوە هاوار دەکات ئەسڵە هاوار دەکات کە دیتر لەناو سەلاجەدانا بنی سپی بوو ئەوە عادەکە ئەرە وەڵا ئەو شانەکەی خەرک دەباتن شانەشەی بە شەکل بەخێر دەکرێت ئەوە هەموو شتێک ئەو هەموو شتێک فێرشتی لێ دەکرێتن بەس یعنی ڕاستی ئەگەر بتەوێ بەڕاستی بی ئەو یەکێک یعنی خوای بێ زەمینی خۆی مرتاحکە هەنجینەکان هیچ چێن دەرە ئەنواع هەنجینیش هەیە ئی حاجۆمەرانە ئەوەکان بخۆی زیاتر بەڕاستی ئەوی لە من گەورەترەکان ئەوان زیاتر لە هەنجین دەزانن برێ من زیاتر دەزان بەس ئەوەندەی کە لە مام و کەسەکانم فێر بوومە دایان گوت بۆچی ئەمە هەنجینمانەوە دەکەوت دەگو هەنجین بە دوو نەوعی بە دیار دەکەویتن دەگو هەنجین لە ناو سەلاجەدانا باشە ناوگە سپی باشە پرسیارێکی دیکە دیکۆ ئەو قالبانیان ئەو ها لە ناو دانایە و ئەو شانانە ئەو زەبا ئەوە ئامۆزاکەمان جەسەلاش
زمانی تەندروستی باشە خۆش بیە خۆ دەمێ هەندێک باسی ئەو هەنجینەم لە بۆ بکەی خۆتانە کۆ هاو قالبانە دادنێ قەندیلێ قەندیلەوە باشە گدووەرە لای ئی قەندیلیا قەندیلێ بناری قەندیلە لەوەی لۆمان دێوانە ئەگەر ڕووسڕێن لە کامیلەکە سپاس دەکەم یاتە زانیاری نییە کە کۆ و قالبانیاندانەیە ئەو شانانە ئەو شانە هەنجینەکە دروستیەکەیان بە خۆتان دەبلە ناوی بابلين طبيعيين هي طبيعية ميشن جونك خوي دروسي لك يعني ميشن جونك جا بخوي دروسي بكار او هاي دروسي اصلي على الشكل ندين هاي اصلي سيبا زور باشا لشتان صاغ بيتن ان شاء الله زور سباس عندكم زور خوشحال بو زور سباس كاكا دستان ئازیزانم ئەم کاتانە بەڕاستی کە دەمەوە ئێوارەیە هەولێر تام و چێژێکی دیکەی هەیە خاستەن ئێرە کە چاخانەیە و گۆرانی تار تۆفیق و حەسەن زیرەک لێ دەدەن کەشێکی دیکە و کەشێکی تایبەتتر بێرە دەبەخشن ئینجا پێم خۆشە پیاسەیەک بکەم لەناو ئەو شتە کلتوری و کۆن و قەدیمانە بزانم چی لێیە چه هەیە جانتا و ڕشتی زۆر جوانی لێیە ئەوە چییە بەبەغا کەو ئەوە شکەوە ئەی هاوار کەویشم لە بیرچووە شتی زۆر جوان و کەون و کوردەواریان لێرە دانیاوەتە گەر هەر گەشتی یارێک بێتە ئێرە بە کلتوری کوردی ئاشنا بێت. ئەوەی مەبەستمە ئێستا کە پێتان بڵێم لەناو بازاری قەیسەری هەولێر 5 مزگەفتی تێدا و یەکێک لەو مزگەفتانە مزگەوتی حاجی نورەدین شەهاب موختارە کە یەکێکە لە مزگەوتە زۆر کۆنەکان و چوارەکەی دیکە مزگەوتی مەلاجاود مزگەوتی عەبدولقادر دەباغ ئاڵتی بەرماغ و مزگەوتی سەید و ئەوەی جێگای باسکردنە کە ئەو 5 مزگەوتە لەگەڵ دروستکردنی قەیسەری و 5 مزگەوتەش دروست کراون و لەگەڵ نۆژەنکردنەوەی بازاری قەیسەری مزگەوتەکانیشیان نۆژەن کردوتەوە و تاوەکو ئێستاش کاتێک گەشتیار یاخود خەڵکەکە کە لێرە کار دەکا بێگومان دەچێتە ئەو مزگەوتانە و نوێژ و عیبادەتی خۆی تێدا ئەنجام دەدات بە پێویستی مزانی ناوەکانی و شوێنەکانیش بە ئێوە نیشان بدە. هەروەکو دەزانن ئەگەر باسی هەولێر بکەین بە دڵنیاییەوە دەبیت باسی شەوانی تعجیل بکەین کە لێرە بە خواردنی کەلەوەرز و کۆتر و چێشکە و کە و مراوی و ئەوانە زۆر بەناوبانگن جا ئێستا هاتوومەتە لای دوکانێک یەکێکە لە کۆنتترین دوکانەکان لە تعجیل بۆ لای کات ئەحمەد شەهاب. سلام علیکم مامزام خەریکی کارکردنیتە سلام علیکم باش کاک ئەحمەد تەندروستیت باشە ئەحواڵ باشە زۆر سپاس دەکەم کاک ئەحمەد ئەمن قەت ئەو شتانم نەخواردی هاتیمە لەکەنە تۆ ئیفتتاحەکەی بکەمەوە و دەست بە خواردنی بکەم زۆر سپاس دەکەم زام لەکەیەوە دەست بەو ئیشە کردیە زۆر قەدیمەوە نیە ئەوە زۆر دەمنان تامرم لە قەڵاتی خەریکترە بەس زۆر قەدیمە بەنسبەت خۆم ئەمە ساڵی هەفتانە ویشەم کردم دەم کارم کردێ بەس ئەو کاتی دوکان و بنین ئەو شتانە و بەس لە سەران دەفرۆشرا و لەگەڵ ئالبانی سێتایە بوو دەگەڕا هەر بۆ زۆرە بۆچی ئێستا دوکان و مێز و کورسی نەبووە بەس برین پاش ساڵانی نۆتەکان برین 92 ئەم دوکانم دانا ئەو دوکانم دانا و قەدیمیش برین ساڵ هەشتاکان بەس ڕەشۆرە هەبوو ڕەشۆرەمان دەفرۆشت برین کۆتور و گاپەر و سوسکە و مراوی و پۆڕ و کەو ئەو شتانە نەبوو ئێستا ئەو شتانە پاش برین ساڵی 92 دەستمان بەو کارێکێت باشە کام لەو پەلەوەرانە زۆرترین خواستی لەسەرە بەخۆگە بەعام خزانیت چێ دەگەر تۆ سەر خودی مشتریەکەی خۆی برێن ئەو مشتریە سەرنەک مشتریمانێ بەس حەزی لە پۆڕە
هەندێکی ئەشمانە حەزی لە کەوە بەڵام بڵێن بەعام هەم سەرفیاتی زۆرە کۆتری گاپەلا کۆتری گاپەر خەپە و خڕخەپانە بە گۆشتە ئێستا هەیە ئەو کۆتری گاپەر بەڵێ هەیتمان پاشەویش بێ سوسکەیە هەوێردەیە مرای تورکیە مرای چیویە فرۆزی کوردیە ئەو باڵندانەمان هەیە ئەو باڵندانتان هەیە باشەوە زستانان زیاتر خواستی لەسەریان هاوینان مەسەرەن هاوینانش خواستی لەسەر ئەو پەلەوەرانە بەڵێ بەخۆی ئەو چێ ئەوە بخۆی ئەمە ئەو مرای تورکی بوو ئەو بەخۆمان ئەوە هاوینان دانانێن قەپات دەکەن مەشویاتمان هەیە بەڵام بڵێن بە ئەوەی خۆم زانم و ئیشی وەختی ئیشەکەی خوا هاوینە ئەو تامینیە زستانان زیاتر خواردنەکەی ئەوەی لە وەرزی زستان دەست پێ دەکەن بڵێن لە مانجی 11 حتى نهايتي مانجي تار بدايتي مانجي بدين بيز أو من زمان هالدقيقة هالدقيقة تعود زمشيات بلا مانجي رمضان أجا هاينيش بداية لو سرفياتي زورة أجا سنة صارت بيج استار يعني رمضان كتو مانجي بلين حفتو هشتو أنا كقرمشة أو كدادة بس خلك هالخواستي للسرة كرمضان رمضان دروا بس هاي أنا لبر لبتصير أنا لبر أجا بمنيتو سبكيد الشيء أو تامينان لو كوزستانا يعني كنت مقصر أو وقتي خوتي أو كوزستانية زستان باش أنا جو وقتي باش هاتي ما برنامج لسر هوليري كرديو دموي قوتت أو كوتري جافر كوتري جافر أشي خوش بخوم أجر بزانم أو روتستان هي نشانم بدي طبعا اول بدايات دامنا يعني تقريبا بهم يدو حفتي اخواتنا دانا انا مزاري غير ما نزو ويا اذا نقول زواتنا براسي قبات وما نقش قبات مان الى زميد عادي يعني هم بارنده كانش مدبو هنا لو من باشتري كم زار ما دخلوهم باستراحه هذا نيش مدخل نخوي باشتري تو في بدوايا هرب مع عدد عليه ولا في بخوي از بيان قلت مدان بخوي بوازناني زانم كو او هذا بم اگر وهابم ببردام جمله ده خو مراي تركيا او مراوي تركيا او العين مراي من هي مراي تشي بس برد ماسي ده خو دفري بس زايلو منات يعني لكن درلود ده والله هو نال مراتي من لا يدوب زو لا يدري كان زۆر باش ئەوە مراویەکەیە ئەو مراویەکە دەبزان مۆکانی کەچیە ئەوە چیە و فەقیرە بەستە زڵە ئەوە کۆتری خۆمانیە ئەو برێت ئەو کۆتری خۆمانەیە فەقیرە دێ جیمی کردیە کۆتری چیوی خۆمانیە کۆتری چیوی خۆمانەیە ئەو سپی ئەوە هەوێردەیە والله هیزنایتی تەبیعاتە ها ئەوە هەوێردەیە ئەرێ وەڵا بەزی یعنی ئەجە دەمە مشتریم هەیە لە دوورە خۆشەی بخۆی تەبیعاتە ئەجە مشتریم هەیە لە دوورە شار دێتنەوە خواردنانە ئێستا وەختی ڕەشۆرەی مایە ڕەشۆرە دەرنەچووە بارانەکە دواکەوت ئەگەر بێت ڕەشۆرە شەوی ئەو باش نییە پیاوی کوردی لە مارە داوایە خواردنانە ناکات دەنە دەمر لە برسە ئەجە دیکەدا دەنیشم بزانم چیان خەپە و قەڵەوە ئەو مرۆڤینە باشە با دابنیشم بزانم فێر ئەوزارە دەنە شەیمە ڕەچە کۆتر خۆر شەیما لە کەباب خۆی ڕادەبتە کۆتر خۆر ئەی وەڵا ئەو چییە؟ کۆتری گاپەرەوەیە؟ ئەو ئاخر خەپەکە بوو ئەدێوە چیان بۆ مریشکانە؟ مراوی نەخۆ؟ خۆ بەڕاستی؟ مراوی بلوونانی دەری حەزیش کرایە زوسکە چیان لە پێشم نانایە ئەی وەڵی دەستان خۆش بیتە خوا خێرتان بنووسی بەڕاستی سفرەتی زۆر زۆر جوانیان لە بۆم دانایە هەتا فێر بم بخۆ تاقی دەکەمەوە پێتان دەڵێن تامەکەی کوبوو جا کاک ئەحمەد دەستەکانتان خۆش بیتن زۆر زۆر سوپاس لە بۆ خواردنەکەتان بەڕاستی خواردنەکە خۆشە لەو کەسانی کە پێیان خۆشەشتی جیاواز تاقی بکەنەوە بالفعل بەخێر بێن سەر چاوە زۆر زۆر سوپاس دەکەم دەستەکان زۆر مەمنون زۆر زۆر سوپاس دەستان خۆش بیتن خۆشەویستان ئەگەر بمەوێ باسی مێژووی شاری هەولێر لە پرۆگرامێکدا کۆبکەمەوە ئەو بە دڵنیاییەوە کارێکی ئەستەما بۆیە بڕیارمدا پرۆگرامی هەولێر بیکەین بە دوو بەش ئەمڕۆ کۆتایی بە بەشی یەکەمی پرۆگرام دەهێنم بەشی دووەم چوارشەمی داهاتوو چاوەڕوان بن.